بەهار سڵاو لێبێ جەژنی تۆ و تەواوی بینەران و موسڵمانانی جیهان و کوردستان پیرۆز بێت. دیارە هاتنی گەشتیاران لە چەند ڕۆژی ڕابردوو دەستی پێ کرد بەو پێی کە لە ڕۆژی پێشەمەوە لە پشوودا بوو کە لە دوای ڕۆژی پێشەمەوە پشوو دەستی پێ کرد لە شارەکانی ناوەڕاست و پەڕی عێراق و لە هەرێمی کوردستانیش بۆ هێوە لەسەر ڕۆژی ڕابردوو گەشتیار ڕوویان لە شاری هەولێر کرد بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەولێر لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر لە دەروازەکانی سنووری شاری هەولێر زیاتر لە 5,000 گەشتیار لە شارەکانی ناوەڕاست و خواری عێراقیان لە هەولێری پایتەخت کردووە کە بەمبەستی گەشتکردن هاتوون و چاوەڕێ دەکرێت بە تایبەت لە ئەمڕۆ سبەوت و بەیانیش و لە ڕۆژی هەینیش کە چوارەم ڕۆژی جەژنە گەشتیاران زیاتر بێ و ڕێژەکە زیاتر بێت. بەڵام لێژنەکانی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەولێر وەک لە ڕاگەیەندراوەکەی ئەمڕۆژ ئاماژەی بۆ کراوە لێژنەکانیان سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن، هەروەها لە نێو شاری هەولێریش شوێنە گەشتیاریەکان و هەروە چێشتخانە و میوانخانەکانیش بەسەر دەکەنەوە. دەیانەوێت زۆرترین چێشتخانە و میوانخانە بەڕووی گەشتیاراندا کراوە بێت چونکە پێشووتریش بە تایبەت لە جەژنی ڕەمەزان گرفتیەوە بۆ گەشتیاران دروست بوو لە هەولێر وەکو پێویست چێشتخانەکان و خواردنگاکان نەکرابوونەوە بەڕووی گەشتیاران تا ڕادەیە گرفتیان بۆ دروست بوو و ئەم جەژنش تا ڕادەیەکەوە بەدی دەکرێت بە تایبەت ئەگەر بەسەر شەقامی 6 مەتریدا بڕۆین کۆمەڵک چێشتخانە هەیە، چێشتخانەی 4 ئەستێرە و 5 ئەستێرەی تێدایە. من تازە بەوێ داڕۆیشتم 2 بۆ 3 شێشتخانە لە تەواوی سەقامی 6 مەتری کراونەتەوە مەش تا ڕادەیە گرفتە بۆ گەشتیاران ناتوان خواردنیان وەکو پێویست دەست بکەوێت. هەرچەندە لە ڕێنماییەکان و لێژنەکانی بەڕێوەبەراتی گەشت و گوزار ئەوە هاتووە کە لە ڕۆژانی جەژن چێشتخانەکان و میوانخانەکان خواردنگاکان دەبێت بەڕووی گەشتیاراندا کراوە بۆی کێشەیان بۆ دروست نەبێت. دەمەوێت ئاماژە بە شتێکی دیکە بکەمەوەیە کە لە سنووری شاری هەولێر بەپێی ئامار و بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەولێر زیاتر لە 40,000 تەخت لە نێو هوتێل و هوتێلەکاندا هەیە بۆ گەشتیاران، واتە 40,000 گەشتیار دەتوانێت لە یەک کاتدا لە هەولێر بمێنێتەوە، زیالەوەی کە زیاتر لە 3,000 گەشتیار لە شوێنە گەشتیاریەکان و لە ناوچە گەشتیاریەکان دەتوانن بمێننەوە، واتە 43 بۆ 44,000 گەشتیار دەتوانێت لە یەک کاتدا لە سنووری شاری هەولێر بمێنێتەوە لە شەودا. ئەمە تا ڕادەیەک هەندێک زار کێشە دروست دەبێت چونکە زێر جار گەشتیار لەو ژمارەیە زیاتر دێتە نێو شاری هەولێر و بەستی گەشتکردنەوە چاوەڕوان دەکرێت باسم کرد لەسەر ڕۆژی ڕابردوو داهاتوو ڕێژەی گەشتیاران بە تایبەت ئەوانەی ناوەڕاست و خواری عێراق بەو هۆیەی کە پلەکانی گەرما بەرزن زیاتر بێنێت هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بە تایبەت ئەو شوێنە گەشتیارانی کە کەوتونەتە سنووری قەزای سۆران و سنووری چۆمان و دەڤەری باڵەکایەتی. بەڵێ بەڵێ ئومێد سپاس بۆ زانیاریەکانت.